هێشتا گرفتی کەمکردنەوەی موچە و لێبڕینی لە سەدا 21 موچەی فەرمانبەران چارەسەر نەکراوە. حکوومەت لە ڕێگەی وتەبێژەکەیەوە ڕایگەیان دەوامی نۆرە نامێنێت و پێویستە فەرمانبەران لە هەفتەیەکدا 5 ڕۆژ دەوام بکەن. تەناوب نۆرە نامێنێ. بەشێک لە فەرمانبەرانی سلێمانی دەڵێن پابەندی بڕیارەکەی حکوومەت نابن و هەر کاتێک کێشەی موچە چارەسەر کرا ئەو کاتە دەوامی تەواو لە فەرمانگەکان دەست پێ دەکەنەوە. حکوومەت خۆی ئەزانێت کە تا ئێستاش فەرمانبەران موچە بە لێبڕین و بە دواکەوتنەوە وەرەگرن کاتە حکوومەتم بڕیارە دەرەکا پێویست لەسەر حکوومەت کە حەو موچەی دزراوی ساڵی 2020 بجێڕێتەوە قەرەبوو بکرێتەوە و هەموو ئەو موچانەی کە بە لێبڕیندراوە هەموو ئەو موچانی کە پاشەکەوت کراوە بە زۆرە لە جۆرەکان بڕیار بدا کە دەرەنجامێکی هەبێ یاخود چارەنووسێکی بۆ فەرمانبەران دیاری بکا کە ئێمە حکوومەت لە ژێرباریەوە چۆن بتوانێت ئەو موچانە کە قەرەبووی بکاتەوە کە مافی فەرمانبەرە و لە گرێبەستی فەرمانبەر لەگەڵ حکوومەتە دیاری کراوە کە بێ مانگانە موچەکە وەرگێت. تا ئێساش حکوومەت پابەند نییە بەو گرێبەستێک لەگەڵ فەرمانبەرە کە واژۆیەکە کە ڕاستەوخۆ مانگانە لە کاتی خۆیان موچەکەی بدرێ هەروەها شایستەدارەکان وەرگێ. بۆیە کاتێک حکوومەتم بڕیارە دەرەکا پێویستە پێش هەموو شتێ چەند مانگێ موچەی فول بدا بەبێ لێبڕین و شایستەدارایەکان بە هەموو شتەکانەوە پلە بەرزکردنەوە تەرفیعکە 5 ساڵە بۆ 6 ساڵە بە براری ستەمکارانە وەستاوە هەموو ئەوانە بجێڕێتەوە فەرمانبەران ئەو کاتە فەرمانبەران توانین پابەندی بڕیارەکانی حکوومەت بن کاتە بتوانن کە شایستەدارایەکانیان وەربگرن و هیچ کەم و کوڕێکیان نەبێت. لە ڕاستیدا ناوبەناو حکوومەتی هەرێمی کوردستان کە ئەم جۆرە بڕیارانە دەرەکا بۆ زیادکردنی دەوام و 5 ڕۆژ لە هەفتەیەکدا ئەمان لە ڕاستیدا ئەمە خۆی هەر دەلالەتە لەوەی کە حکوومەت ئاگای لە وەزعی فەرمانبەر نییە و یعنی ئەو موچەکەی چاک نەکردووە و ئێستا وەکو هەموو زانین لێبڕین هەیە جگە لە لێبڕین دواکەوتنیش هەیە. لەم کاتە حکوومەتم بڕیاراندا من وەکو خۆمەک و فەرمانبەرێک وایە بینیم ئەمە ئازاردانی دەرونی فەرمانبەرە ڕابواردنە بەو بە دام و دەستگاکانی خودی خۆی کە حکوومەت لە جیاتی ئەوەی بێت لایەنی مافی فەرمانبەر باش بکات دەستاوە بەم جۆرە بڕیارانەوە. دواتریش ئەم جۆرە بڕیارانە ئەوەی ئەبینین لایەنێ ناوچە جێبەجێ ناکرێت کرێ بە مزایدەی سیاسی وەکرێ بە دەستکەوتی هەنێ لایەن وەکو ئیکا بە دەستکەوت بۆ خۆی. فەرمانبەران دەڵێن ئەم بڕیارەی حکوومەت داوێتی پێویستی بە دیراسەکردنی پێشوەختە بوو پێویست بوو موچە چاک بکرێ و چەند مانگێک دوای ئەوە بڕیارەکە جێبەجێ بکرێت. دیسانەوە حکوومەت هەڵە و پەڵەی کرد لە بڕیاردان و فەرمانبەران پابەندی بڕیارەکان نابن. بەڕاستی ئەو بڕیارەی حکوومەتی هەرێمە وایە زەمینە سازیەکی باشی بۆ بکرایە بۆ نمونە موچەی مامۆستایان یا موچەی فەرمانبەران بە بێ لێبڕین بدرایە پاشان بەلانی کەم و مانگێک دوومان بە بێ لێبڕین بدرایە زەمینە سازی ئەکرا بۆ ئەوەی کە دوایی ئەو خەڵکەش بتوانێت بە ڕێکپێشی دەوام بکە و 6 ڕۆژەکە دەوام بکە. من قەناعەتم وایە مامۆستایان بە هیچ شێوەیە ڕازی نابن. من باسی مامۆستایانەکەم فەرمانبەرانیش زۆربەی زۆریان هەر هەمان ڕەیان هەیە کە ڕازی نابن بەو شێوەیە 6 ڕۆژ دەوام بکەن و موچەشیان لە ساڵ 21 لێ بڕێکە ڕاستیەکەی لە ساڵ 21 نیە لە ساڵ 42 چونکە دۆلار بەرزە نەوت بەرزە هەموو مەعیشەتی مامۆستا و فەرمانبەر زۆر بەرز بۆتەوە. لە دوای سەرهەڵدانی ڤایرۆسی کۆرۆنا دەوامی دام و دەستگاکانی حکوومەت کەم کرایەوە بۆ چەند ڕۆژێک لە هەفتەیەکدا. لە هەمان کاتدا حکوومەت بە پاساوی قەیرانی دارایی هاوشێوەی پاشەکەوتی موچە لێبڕینی لەسەدا 21 موچەی فەرمانبەرانیشی داهێناوە. ئەوەش گەورەترین بارگرانی لەسەر ژیان و گوزەرانی موچەخۆران دروست کردووە. ئێستا لە تازەترین پلانیدا حکوومەت بە نیازە بەبێ دەستکاری و چاکردنی موچە دەوامی فەرمانبەران ئاسایی بکاتەوە و لە هەفتەیەکدا 5 ڕۆژ دەوامیان پێ بکات. بەڵام فەرمانبەران ڕەتی دەکەنەوە دەوامی تەواو بە موچەی لێبڕاوەوە بکەن.